بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیال نورودین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان خۆشەویستان تۆری ئەمڕۆمان قسەکردن لەسەرەوەی کە بۆچی حکوومەت جیاوازی دەکات لە بارەی ئەو بنزینەی دابەشی دەکات بەنێو شارەکاندا و هەروەها ئەو بڕێ یاخود ئەو جۆرەی وە کوالەتی و بنزینی کە دابەشی دەکات. لە ماوەی ڕابردوودا هاوڵاتێکی زۆر و شۆفێرانێکی زۆر گلەی گازندەیەوەیان هەبوو کە جۆری ئەو بنزینەی دەگاتە پارێزگاکانی دیکەوە بەراورد بە پارێزگای هەولێر کوالەتی بنزینەکەی جیاوازی هەیە و کاریگەری کرد سەر ئۆتۆمبیلەکانیان. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە ژێر فشاری خۆپیشاندان و گرتبوونەوەی شۆفێراندا حکوومەت ناچار بوو بۆی کە نرخی بنزین لە 1200 دینارەوە کەم کاتەوە بۆ 800 دینار کە بە بڕیارێکی وەزارەتی سامانە سروشتیەکان ئەمە جێبەجێکراکە. لەگەڵیشیدا ڕایگەیاند کە وەزارەتی پارێزگای هەولێر بڕی 2 میلیۆن لیتری ڕۆژانە بۆ دابین دەکرێت و پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی ڕۆژانە 1 میلیۆن لیتری بۆ دابین دەکرێت کە ئەمەش پێداویستی ناوخۆ پڕ ناکاتەوە بۆی کە لە ناوخۆدا شۆفێران و ئۆتۆمبیلەکان پێویستیان بە 4 بۆ 5 میلیۆن لیتر هەیە ڕۆژانە تاوەکو بتوان پێداویستی و ناوخۆی بنزین پڕ بکرێتەوە. لە هەرێمی کوردستاندا چەند پاڵاوگایە گەن کە بنزین دەپاڵە بەڵام بەڕسمی پاڵاوگای کەڵک لە ناوچەی هەولێر کە سەر بە چەند کۆمپانیایەکی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها لە سلێمانیش پاڵاوگەی بازیان هەیە کە سەر بە لایەنی یەکێتیە لێرەدا ئەم پاڵاوگانە بنزین و چەند جۆرێکی دیکەی نەوت و سوتەمەنی دەپاڵێون بەڵام هیچی لەو بنزینەی کە دەپاڵێن بۆ ناوخۆ نابێت و بەهۆی ڕێکەوتنێکەوە لەگەڵ حکوومەتی عێراقیدا دابین دەکرێت بۆ عێراق. ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتیەکان لەگەڵ لیژنەی سامانە سروشتیەکان و پیشەسازی بازرگانی کۆبوونەوەیەکیان ئەنجام داوەکە لە کۆبوونەوەکەدا لیژنەکە باسییان لەوە کردووە کە کوالەتی بنزین خراپەوە ئەو بڕێ کە پێویستە و دابش دەکرێت بەسەر هاوڵاتیاندا بڕێکی کەمە داوایان کردووە کە بڕەکە زیاد بکرێت وە کوالەتی بنزین بە کوالەتێکی باش بگاتە دەست شۆفێران. لەو بارەوە وەزیری سامانە سروشتیەکانیش ئەوەی خستۆتە ڕووکە بڕیار درراوە کە لە ماوەی ڕابردوودا بنزینی 690 دیناری بە دادپەروی بەسەر سەررجەم پارێزگاکاندا دابش بکرێت و هەوڵیش دەدەن ئەو بنزینی کە بە نرخی 800 دینار دابش دەکرێت بەسەر شۆفێراندا لە چەند بنزیخانەیەکی شار و شارشکانی هەرێمی کوردستاندا ئەو بڕە زیاد بکرێت و هەوڵ دەدرێت کە پاڵاوگای دیکەوە لەوانە پاڵاوگەی لاناز بنزین بەرهەمبێنێت و کەمەش بتوانێت ڕێژەی بنزین لە هەرێمی کوردستاندا زیاتر بکەن. ئەوان باسییان لەوەش کردووە لەگەڵ لیژنەکەدا باسییان لەوە کردووە کە ئەگەر هەناردەی دەرەوە ڕابگرن یاخود کەم بکەنەوە هەناردەی دەرەوە کەم بکەنەوە کاریگەی لەسەر داهات دەبێت لەم ڕێگەیەشەوە کاریگەی لەسەر موچە دەبێت. وە وەزیری سامانە سروشتیەکان بە لیژنەکەی ڕاگەیاندووە کە ئەگەر بیانێت نرخی بنزین بکەنە 450 لەولاوە موچەی کارمەندان و فەرمانبەرانی حکوومەتیش کەم دەکاتەوە کامەش کاریگەی دەبێت چونکە ئەوان پیان وایە کە ئەو بنزینەی کە بیانێت دابینی بکەن بۆ هاوڵاتیان دەبێت لە بڕی هەناردەکردن کەمی بکەنەوە دابەشی بکەن بەسەر هاوڵاتیاندا. لە هەرێمی کوردستاندا لە شار و شارشکەکاندا ڕۆژانە نزیک بە 5 بۆ 6 میلیۆن لیتر شۆفێران پێویستیانە کامە پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە. لە تەواوی جیهانەوە وڵاتانی کە نەوتێکی زۆریان هەیە پلانێکی واجبەجێ دەکرێت کە داهاتی و پێداویستی ناوخۆ پڕ بکرێتەوە تاوەکو بتوانێت قەیران دروست نەبێت و شۆفێران وەکو لە هەرێمی کوردستاندا بینیمان گردنەبنەوە خۆپیشاندان ئەنجام نەدەن. ئەگەر لە ڕابردوودا گردبوونەوە خۆپیشاندانەکان کاریگەری نەبوو بێت و ئامانجیان نەپێکابێت بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا و خۆپیشاندانانەی کە لە هەولێر و چەمچەماڵ و هەروەها سلێمانی و دەوروبەری داکرا کاریگەری هەبوو لەوەی کە نرخی بنزین لە 1200 دینارەوە کەم بکرێتەوە بۆ 800 دینار هەرچەندە شۆفێران ناڕازین لە کوالەتی بنزینەکە کە لە ماوەی دوو ڕۆژێکە ئەو بنزینە دابش دەکرێت بەسەر شۆفێراندا شۆفێران گلەی و گازندەیەکی ئەوە دەکەن کە بڕی بنزینەکە و کوالەتی بنزینەکە زۆ خراپەوە لە شۆفێریکردن لە کاتی لێخوڕین ئۆتۆمبیلەکەدا هەستی پێدەگرێت و بینیویشمان لە شەقامەکاندا زۆرجار شۆفێران ئۆتۆمبیلەکان پێکیان دەکەوێت کە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ خراپی و کوالەتی ئەو بنزینەی کە دەدرێتە هاوڵاتیان. وەروەها بەشێک لە هاوڵاتیانی ئەم سنوورە باز لەوە دەکەن کە جیاوازی دەکرێت لە بڕی ئەو بنزینەی کە دەدرێتە هاوڵاتیان. بۆ نمونە لە پارێزگای هەولێر و دۆک بڕی 2 میلیۆن لیتر بنزین دابینکرا بەڵام سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی
ڕۆژانە 1 میلیۆن لیتریان بۆ دابین کراوە کە ئەم ڕێژەیەش زۆر کەمەوە دابشکردنی بنزینەکەش خاوی سیستێکی زۆر بەخۆیەوە دەبینێت بۆهۆی کە وەک پارێزگای سلێمانی ئاماژەی پێکرد بەهۆی ئەوەی کە بنزینەکە بە چەند کوالێتیەک و بە چەند پشکنینێکدا دەڕوات و دوجار دابش دەکرێت بەسەر بنزیخانەکاندا بەڵام بەگشتی بە شێوازێکی زۆر خاو و بە شێوازێکی دواکەوتن ئەو بنزینە دابش دەکرێت بەسەر هاوڵاتیانەوە شۆفێران دەتوانن سوودی لێ وەربگرن. ئێوێ ئازیزیش دەتوانن پەیوەندیمان پێ بکەن و سەرنج و ڕای خۆتان لەسەر تەوەری ئەمڕۆمان بخەنە ڕوو و دەشتوانن کۆمێتی خۆتان لە پیجی پێیان بنووسن و کۆمێتەکاندا لەسەر شاشی پێیان دەڕات. دەچمەلای بەشێک لە کۆمێتەکانی ئێوەی ئازیز کارزان عەلی دەڵێت وەکو هەموو بوارەکانی تر جیاوازێکی زۆر هەیە لە بینی شارەکاندا واتە جیاوازی لە بڕی جۆری بنزینەکە و کوالەتی بنزینەکەش ئەو جیاوازیە بەدی دەکرێت. تۆفێق بورهان دەڵێ شتێکی ڕوون و ئاشکرایە جیاوازی زۆر هەیە لە نێوان زۆنی زەرد و زۆنی سەوزدا. کەژاڵ سەروەر دەڵێت بنزینی چی کوالەتی زۆر خراپە نەبوونی زۆر باشترە. هەروەها محەممەد جابار دەڵێت بەرپرسە بازرگانەکان تەنها ئەوە دەکەن کە لە بەرژەوەندی خۆیانە. هەروەها شاخەوان ئەلیش ئاماژە بەوە دەکات گرانبوونی هەر شتێک تەنها خەڵکە فەقیرەکە دەبێتە قوربانی کەسیش خۆی بە خاوەنی دروستبوونی کێشە نازانێت. ئەمڕۆ بەشێک لە شۆفێران گردبوونەوەیان ئەنجامداوە لە چەمچەماڵ و دەوروبەریشە بە هەمان شێوە گردبوونەوە خۆپیشاندان ئەنجامدرا لە دابشکردنی بنزین و زۆرێک لەو هاوڵاتیانە بازدەوە دەکەن کە سەرباری ئەو هەموو کێشە و قەیرانایی کە بەسەر هاوڵاتیان داهاتووە گرانبوونی نرخی شمەک و کەلوپەل و کاڵاکان گرانبوونی نرخی بنزینیشی هاتە سەر کامەش بەڕاستەوخۆ کاریگەی لەسەر بژێوی ژیانی هاوڵاتیان هەیە کاریگەی لەسەر بەرزبوونەوەی نرخی کرێی هاتوچوی نێوان شارەکان هەیە بۆ پێی کە شۆفێران کاتێک کە بە بنزینێکی گران دەکڕن ناچار دەبن کە کرێی نێوان شارەکان گرانتر بکەن بۆی کە بتوانن هیچ ناکەمێک قازانج بکەن و لە پارێزگاکانی هەولێر و دەوروبەریدا لە ماوەی ڕابردوودا بەهۆی خراپی کوالەتی بنزینەکەەوە چەندین بنزینخانە داخران کە ماوادی دیکەیان تێکەڵ بە بنزینەکە دەکرد و کە ئەمەش کاریگەری هەبوو لەسەر هەم ژینگە و هەم کاریگەری هەبوو لەسەر ئۆتۆمبیلەکە بۆی کە ئۆتۆمبیلەکە خراپ دەبوو و دیار بوو کە کوالەتی ئەم بنزینە وەک پێویست نییە. ئەوەی کە گرنگە ئەوەی ئەمڕۆیە کە ئەو کۆبوونەوەی ئەنجام درراو لە نێوان لیژنەی سامانە سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکان ینی ئەو بەڕاشکایی ئاماژەی بەوە کردو ئەگەر هاوڵاتیان و پەرلەمان نیەتی ئەویان هەیە لە هەناردەکردنی نەوت کەم بکرێتەوە و لەو هەناردەی کە دەنێرێتە دەرەوە بڕی بنزین بۆ هاوڵاتیان دابین دەکرێت بەڕاشکایی پێوتون کە ئەمەش کاریگەری دەبێت لەسەر موچەوە موچە دەستکاری دەکرێت و کەم دەکرێتەوە چونکە ئەو بڕی کە لەو هەناردەیەدا دابین بکەین بۆ ناخۆ دەکرێت بڵین کاریگەری دەبێت لەسەر داهاتی وڵات بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان زۆری لە پسپۆران بازلەوە دەکەن کە نەیانتوانیەوە وەکو پێویست وە پلانێکی جێگیریان هەبێت بتوان کە هیچ ناداهاتی ناوخۆ پڕ بکەنەوە هاوڵاتیان لەگەڵەوەی کە موچەکانیان دوا دەکەوێت وەروەها چەندین قەیرانی دیکە و چەندین بابەتی دیکە لە گرانبوونی نرخی شمەک و بابەتەکانی دیکە گرانبوونی نرخی بنزینیش کاریگەری کردوتە سەر ژیانان بۆیە داوا دەکەن کە ئەم کێشەیە چارەسەر بکرێت. وەک ئاماژەم پێکرد لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا خۆپیشاندانی شۆفێران لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستاندا ڕوویدا بە تایبەت هەولێر کە گرتبوونەوە داوایان دەکرد کە نرخی بنزین هەرزان بکرێت وە کوالەتەکەی بەرەو باشبوون بڕات و دواتر لە چەمچەماڵ و لە پارێزگای سلێمانیش خۆپیشاندان ئەنجامدەوە ئەمڕۆژ هەر خۆپیشاندان بەردەوام بوو ئەمە کاریگەریکی زۆری هەبوو و فشارێکی زۆر باش بووی کە حکوومەت ناچار بێت نرخی بنزین کەم کات. دەچمە لای یەکەمی پەیوەندی باوکی محەممەد لە ڕانیە وەردەگرم. باوکی محەممەد سڵای خوا لێبێت. کاکە دانیارجان سڵاوی خوای لە خۆت و لە هەموو لایەکتان. عەلەیکە سەلام باوکی محەممەدیان تۆ باشیت؟ خوا لە ڕازی بسپاس دەکەم. خوا سەلامەت بی. وەڵڵاهی کاکە دانیارجان من سەبارەت بە بنزین و بە غەیری بنزین دەڵێم زۆر بەداخەوە بەڕاستی یعنی هەرێم تێک چووە تێک چووە وا تێک چووە زۆر زەحمەتە چابوونەوەی ئەنی بەڕاستی دەسەڵاتێکی زیاد لە حەد پێویست شکست خواردوو. من ئەو بەرنامەی جەناب و هەموو هاوشێوەی ئەو بەرنامانی وەکو جەناب لە کەناڵەکانی تر بە پەیوەندی دەکەم حەز دەکەم ڕای خۆم بڵێم بەڵام باوەڕم پێ دەکەی خەریکە بێزار دەبین حتا لە ڕەخنەگرتن دەزانی مەبەستم چێ لەو خاڵە
دەسەڵاتێک هەموو ڕۆژێ میلەتەکەی برێ دزی، گەندەڵی، نەبوونی کارەبا، گرانی بنزین، نەبوونی ئاو، خراپی سێکتەری تەندروستی، خراپی سێکتەری پەروەردە، نەبوونی جادەوبانی ڕێک و پێک. وەرە تۆ یەک قەیرانم پێ بڵێ لەو هەرێمی کوردستانە چارەسەرکرابیتن. خوا شەرم و حەیانیە هەرێمە ڕۆژ بە ڕۆژ زیاتریش دەبێت قەیرانەکان. کاکە دانیارجان من سوێندت بۆ دەخۆم بە قورئان، باوەڕم پێ بکە هەتا ئەو دەم و چاوانە، هەتا ئەو تاقمانە، هەتا ئەو دوو حیزبە لەسەر دەسەڵات بن، ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبی قەیران و خەڵک زیاتر مەشغوڵ دەکەن و خەڵک هەموو تووشی حالەتی نەخۆشی نەفسی دەکەن. برای بەڕێزم من کە لە هەرێمی کوردستان ڕاپەڕین بوو ئەو قسەیە دەکەم بەهۆی دەسەڵات، یعنی بێز لە خۆی بکە، خۆی تب لە خۆی بکە، نەک من ڕەخنەی لێ بگرم. لە هەرێمی کوردستان ڕاپەڕین بوو من موم لێ نەهات بوو، موی ڕیشم نەهات بوو، ئەوە موی ڕیشم هەموو سپی بوو، سرم هەموو سپی بوو. براکەی من قەیرانی کارەبا هەر بەردەوامە. تخوا شەرم و حەیا ناکەنەوانە، تخوا ئەمانە بەچوو ڕوویەک لەگەر ڕێزم ئات و بۆین باغ و ڕیبات دەبەستن و دێنە سەر تەلەڤیزیۆنێ بڵێن ئەمە 31 دانە ساڵە ئەوە ئێمە حکومڕانی ئەو خەڵکە دەکەین، قەیرانێکی کارەبامان پێچان نەبووە. برای من هەموو هەولێر خەریکە دەمری لە خنکە لەبێ ئاویان دەخەنچێتن. تخوا شەرم و حەیا نییە، شەرم و حەیا یعنی نازانم ئەوانە سوڕ ڕۆژ و ئەوە چیانە، یعنی بەڵاستی ئەوانە حەیایان نەمایە، حەیایان زڕایە، حەیایان درایە. ئەتوو وەرە دەوڵەتێک و هەرێمەکی نەوتیبی خەڵکەکەت داد و بۆ بڕۆیبی لەبەر سعری بنزین. وەڵڵا حەقوا بوو لە هەرێمی کوردستان بنزین بە 100 دینار دایە. من نارم بە خۆڕایی بۆی بەس کێچۆشی ڕەمزی هەبایە ئەوە بکرابا بە مکافا و بکرابا بە شیرنینە بۆ خەڵک کە بنزین خەڵک یعنی لە دەرگای ڕۆکردایە جێنێ نەبوو بایە شتێکی بابەت بە. خوا شەرم و حەیا ناکەن بنزینێک دەهێنە هەرێمی کوردستان کە لە ئەسڵا بنزین نییە، نەوتە، هەمووی بە موادی کیمیاوی، موادی ژەهراوی و کوشندە و چەندین نەخۆشی ژێرپەنجە و ئەنواع و ئەشکال نەخۆشی هاوشێوەی ئەوەی خەڵک توش دەبیتن. تخوا شەرم و حەیا ناکەن ئەو هەموو مۆریدەر هەرێمی کوردستان ئیش دەکاتن بەس تەنها لەبەر ئەوەی ساڵانە تەندەری گازەکەیان و لەبەرەوەی ئەو پاڵاوانە حیزب و چەند ئەشخاصێکی حیزبینە لێوەی ئەو میلەتە بەو سڵە دووکەری ژەهراوی ئەو گازانە هەموو تووشی کەمی نەخۆشی بووە. کاکە دانیار پێم خۆشە یەک خاڵی زۆر گرنگ لۆ کەناڵەکەی جەنابتان و لۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان ڕوون بکەمەوە. حکومەتی هەرێم پرۆفیسۆری هەیە لە دروستکردنی قەیران. براکەی من سیرکە گاز بۆچی لە 350 400 بوو بە 800. ئەو پارەی کارەبایە کە خەڵکی هەرێمی کوردستان یاخی بۆ لەو دەسەڵاتە نایداتن، ئێستا دێ ئەو دەسەڵاتە ئەو گازی مۆلیدانەی لە 400 کردی تا 800 بۆی ئەمپێری کارەبا لە 5,000 بوو تا 15,000 لۆوەی پارەی کارەبایەکە لە پارەی گازی مۆلیدەکە وەربگەیت. ئەو دەسەڵاتە ئەوە بوو بۆ سەختە لە بۆ پارە دزین و لە بۆ ژێرکردنی. زۆر سپاس بۆ پەیوەندیەکە لە ڕانیۆ لەگەڵمانم دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئەحمەد لە تەکیۆ لەگەڵمانە. کاک ئەحمەد سڵاوی خوا لێبێت. عەلەیکە سەلام کاک ئەحمەدیان. یاخوا سەلامەت بیت. سەرنجی بەڕێستان لەسەر بابەتی ئەمڕۆمان. بەڵێ لە ڕاستیا بڕوا وایە ملەتی ئێمە شایەری ئەوەیە کە هەموو شتێکی بەرابەر بکرێ. ئەگەر پێبەوە سەرەوەی کە پەیوەستی کەبەوە بە بواری بەزی دەوانێ ئێمە لە ماوەی ڕابردوو کارمان زۆر لەسەر میلەت قورس بووە، بارودۆخی میلەت زۆر خراپی لێمە سەرهاتووە، بەڵام باوەڕ بکەیە بە شایەری ئەم هەموو بارودۆخی یعنی ئەگەر بینە سەرە و پێوەرانە یعنی سەری کە لە بارودۆخە لابوارەی بەسەر خەڵکە هاتووە بڕۆ هاتی چۆوە خەڵک بەزوڵ ئەوەیە دواری بۆ سیارەکەی تازەکاتەوە، خەڵک بەزوڵ ئەوەیە ڕەقەبی سیارەکەی بگۆڕێ، خەڵک بەزوڵ ئەوەیە ڕەقەب چوب بکە بە ڕەقەب گەورە ڕەقەبی گەورە بکاتەوە بە بچووک. یعنی ئێمە مشکلە و کارەسەری مشکلەمان پێ نییە بە
لولا وداني شيء خوبا باري بحكمة دلين لو خراتين ما بيفكر لو يعني إذا فاتري كذا راكاك أحمد زوج الحكومة ناتشار تكاد يعني بقول من معاملات بوناكا عراقية لا يتيتو باسطيتو ببلد إيه بداني شيء خوب شادانا كي لسر لبلا رجيجية بلاد لك توالي هموي سردقوبك لي هموي سركبك لي توالي ملة طاقتي دابده راست ومن برواما ملتي ما يعني وابا ليات وكحرسي إخرافا برسر ببازين جرانتر ببارودو خراتر بكري خاني جاتر بارودو كاروكو خوي عسايتي بري وحكمتي جيز باشينية لبري مقوما سرباقي ويبسر معنا نسيم باري كهربائي نسيم باري هاوي نسيم رقم السعر معنا قرن مشكلة مانية اكاده با ویز بنزین شخصونوی بینه بیا ما پروشه باستو و تای مزتین کرینو سری بودی زۆر باشە زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە تەکیۆ لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک دیاری لە سلێمانی وەردەگرم کاک دیاری سڵاوی خوا لێبێت مامۆستا سڵاوی خوا لێتەوە باشی سپاس بۆ بەرنامەکە سپاس بۆ ستافەکە سپاس بۆ هەموو بەرنامەکە کە تەلەفۆنەکەیان وەرگرتن بەس کاک دیاری زۆر گوناحبارن ئێمە بەڵێ چۆن ئەزانی بۆچی گوناحبارن لەبەری هیچ کاتێک لەگەڵ کەمیلەتان نەبوون هەر هەموو کاتێک لەگەڵ کۆبوونەوەکان نابوون لەگەڵ بەرژەوەندەکانی خۆتان نابوون لەگەڵ شیانی خۆتان نابوون لەگەڵ یعنی لەگەڵ گێلاکانی کە نازانم میتر چی بڵم نازانم یعنی ئەوەی کە پێمە ئێستا لەم دەقەیە چ بەڵگەیەک ینی تۆ ئەوە ئەڵێ ینی کۆمەڵی دادگەری چی دەستکەوتووە ئەزانی چی بەڵگەیەکم پێەیە من دەنگم دابەیەوە دوای 16 ساڵ بەس کەچی هیچتان نەکرد بۆ میلەتە هەر کەناڵێک و کەناڵێک هەر پەیامنێرێک و پەیامنێرێکان گۆڕی و هاتنە سەرخەت هیچم لێەوە نەبینی هیچ سەوزایەک هیچ پارتێک هیچ گوڵێک هیچ بۆنێکە خۆی دەسەڵات لای ئۆپۆزیسیۆن نەبوو تاوەکو بتوانێت شتەکان بگۆڕێ ئەو چادێری حکوومەتی کردووە لایەنە خراپەکانی حکوومەتی پیشانی هاوڵاتیەوە و توانیوێتی فشار دروستکە بۆ جێبەجێکردنی زۆرێک لەو داواکاریانی هاوڵاتیان چ لە شەقام بێت چ لە پەرلەمان بێت بۆ نەوە تا لەسەر نرخی بنزین گرانی نرخی بنزین پەرلەمانەکان هەڵوێستیان بۆ کاریگەریان ڕۆژ بە ڕۆژ بە قوڕاچین ڕۆژ بە ڕۆژ نییە چینە ناخی گڵەوە بەس ملمان دیارمەوە هەتا قوڕقوڕاگەمان هاتووە لە لیتەیەکە کە چەقیوی نازانی دیت پەنا بۆ کوێ بەرین نازانی ئێستا من پێ دەڵێم ئێستا یعنی ئەیبیشە من ئەو قسەیەکەم لەوانەیە کە چەند کەسێک کوێ لێ بێ بڵێن وەڵا ئەم کوڕا بۆچی ئەو قسەکە من ئەڵم بە قوربانی قۆمەرەکەی سەردان حوسێن بم بە قوربانی مەرقەدەکەی بم بە قوربانی پێخەمبەرەکەی بم بە قوربانی ئەو خواشم کە دروستی کرد من ناتوانم یعنی لەمە زیاتر هەناسەم پێ نەما کاکە گیان هەموو ڕۆژە لە عیش هەموو ڕۆژە لە کاریگەری هەموو ڕۆژە لە عیش هەموو ڕۆژە لە بەیانیەوە بڕۆم بۆ عیشکردن هەتا ئێوارە وەرەوانێ ناتوانێ مناڵەکەت بەری بۆ سەفەرێک بۆ سیاحەتێک بۆم لە بۆ یەکدا بەزەی بەسێ و نیوە کاکە گیان نازانی چی بکەی یەک ئیتر بەنزین بە تۆ لە سەردەمی سەدام داژیاوی کەەوە ئاواتەخوازی بە حکومڕانی بەڵێ لە زمانی سەدام حوسێنە لە زمانی سەردام حوسێنە 8 ساڵ شەڕێک لەگەڵ عێراق و ئێرانە 1 لیتر 1 دینار 1 فلس نەچوە سەر بایعەکەت و سەر شتەکەت کە بۆی کە گران بێت لە زمانی کە سەدام حوسێنە تورکیا حەدی چی بوو فەڕبێنە ئێمە بسووتێنە لە تەیارەیە لە سیارەیە لە وڵاتەیە یعنی هەمووان بسووتێنێ باوەڕێکی لە زەمانی سەدام حوسێنە 1 سەگیان کوشت لە بینی کە مەرزەکانی وارزانم هین بوو لە بینی کە مەرزەکانە بوو کە کوشتیان ڕێک سەدام حوسێن کە 2 سەربازیکە کوشتەوانە لە ئەمریکا تێگەشتی وتی ئەم سەگەی کە کوشتووە بەیانی سەدانی کەمان لێ ئەکوژێ تێگەشتی بەس کاکە گیان کوێرایمدایە بۆ قەبرەکەی ئێستا ئێوە هەمووی خۆفرۆشن یعنی من داوای لێبوردن نەبووە یعنی زۆر مەکە کاکتاری بڕاوکەوە بوختانە وانی ینی بۆچی مە خۆمامە کێ فرۆشتووە ئەزانی بۆ چوات پێڵم تۆ خۆت بەبیرکردنەوەی خۆت وا ئەڵێ هاوڵاتێکی ئەم وڵاتم تف لە خۆم کە کوردم تف لە بنەچەکەم کە کوردم تف لە باوکو دایکم کە کوردم زۆر باشە زۆر سپاس بۆ دیاری لە سلێمانی دەچمە لای پەیوەندێکی دیکە فاتمە لە هەولێر وەردەگرم خات و فاتمە سڵاوی خوا لێبێت السلام عليكم. عليك السلام ورحمة الله. كاسي بريس. سرچاوەکانم دادا فاطمة. فرا والله كاكا يعني خرجتي ده خرج يعني كده قرب عزرز الناس انا مريش كتير ما مداركم ما بكر كيني حكومتات يا
وكاين جيانا خارج سيدا قرب القرآن كما يعني هم يعني هزار عمل الصدامي هزار عمل اليدي هزار عمل خورك كيني او خارج زيانتي ده بعذرتها من ناس يعني زمت له مار من دار قدرتي يعني بعد يختصرها مشتكي نزلنا معاسينا قاري كهرباء هي بابا يستطيع يعني صد من دار صدق له ودي سيرتي ناس ثانيه او ذاك بترتل زين حمو اسكتو شي بيخلاقين انا بنبوني بابا صار هي صار وخوري يعني ناس صار لكن بس كده بيكتاق الشخص يعني او مقصد عمو خاتو فاطمه لسر توري بابته كمان بدوای جوازی دکرل نیون پارێزگاکان لە داهاتە بۆ نمونە دوایین شت دابشکردنی بەڵزینە يعني كده بيكتاق الشخص بابا الرئيسي بابا اللي خذ بخو لا بخو بس خطي بالسيمكه يعني بعذر دورة مزاني خارج ميدا ثاني اشتكلوا معهم من دار خذ بكري تقول لك خير خواز نبا يعني خرجنا ثاني جنبه لباس السرير بخواي عزم اللي خرج جاي دبات يعني بعذر سمو كيني اوجيانا كيني عقمتاتي ويا بابا تفولي بخوت هزار سعر وهزار عبد بابا تعرفش لخرجي خرينا عني بخوا قريب عزرت يعني انت مساعدك من دار دعوي هزاري ده كم يبدي اخذ كده دي اغا اديلو من داري وانا ابو بدأت تصرف ده كان ساري جوان اديلو من داري مس ايوان فيها زۆر باشە زۆر سپاس بۆ خاتو فاتمە لە هەولێرەوە لەگەڵمانە و دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک حەمەڕەشید لە ژاراوە وەردەگرم کاک حەمەڕەشید سڵای خوا لێبێت سڵای خوا لە جەنابە دیوارەت باش یخوا سەلامەت بی کاک حەمەڕەشیدیان ڕێزم بۆ بینەران ڕێزم بۆ کەناڵەکەت ڕێزم بۆ بیستەران ڕێزم بۆ ستافەکەت ئازیزی منی بەڕێزی ئەمن تایتڵەکە کە نووسراوە پێم ناخۆشە بەو شێوەیەبانەی کێنێ ناوچەگەری دەسەڵات پێی خۆشە دەسەڵات پێی خۆشە بەو شێوەیە خەتکێشی بۆ بکەین و حەمەڕەشیدیانێ نەبێتە ناوچەگەری بەڵام ئەم جیاوازیە بەدی دەکرێت یانی شۆفێران دەسەڵات هاوڵاتیانەوە شۆفێران گلەیەوە دەکەن کە بەدابایەشتیشت پێ بڵم دەزانم گلەی دەکەن با شۆفێران و بینەران و بیسەران بزانن ئەمە زەربێکی دێوە میلەتی کەوت ئەمە زەربێکی دیاوە بەزین ئاسەتیا گاز و نازانم چی ژنار و تێکی دەکەن و دەیدەن بە میلەتی 690ەکەیان بە ساعەت خەڵک بزانی من بە زمانی ئەو برادەرێک قسە ناکەم بوو بە گۆڕی بابی سەدامی نەحلە لە کردەوەی لەو ڕژێمەی 30 ساڵ پەروەردەی ئەو میلەتەی واکرد ئێستاش کەمکەنەیان لەسەریدایە بوو بە گۆڕی بابی سەدامی کە باوەڕی بەوانە کرد کە زوربان ئێستا لە دەسەڵاتدان باوەڕی پێکردن تێگەیشتی من زۆر باساگەم لە هەموو شتێکە بەڵام حەقی خۆمە بە حەقی خۆمی دەزانم زۆر گرەی لەوە پۆز پێ بکەم زۆر گرەی لەوە پۆز پێ بکەم وەپوزیسیۆن تەواوکەری دەسەڵاتە ڕاگرە من بە ڕاگری تێدەکەم بە هەموویانەوە بۆ نەتوانن بەڕێستان هەبێ بۆ نەتوانن یەکەدا بن بۆ نەتوانن یەک هاوڵ لە پێناو میلەتی بکەن بۆ نەتوانن قدوە بن لە پێش میلەتی پێش ئەو میلەتەی کەون یەقەی دەسەڵات بگرن کوردستان بەتەنێ هیچوو بنەماڵە نییە کاکە بەڵام خدا شایدا ئۆپۆزیسیۆن بەقەدەر دەسەڵات تاوانبارە لەو پەراگەندەی هەر کەس بە خۆی هەڵا دەڵێ چەند جارمان هاوار کرد بە حیزبەکەی خۆشمەوە با تێت بڵێم هەر کەس مەدحی خۆی دەکا کورە دامەدرێن کورەکەیەوە پۆستوێنە کەیەوە هاوارکردنە بۆ میلەت ئەمدا پەرلەمانێکی قوربەسەرن نردووە خەڵک دەنگی داوەتێ لە پێناو دەنگی میلەتی هاوار دەکا بۆ وەکو حیزب دەیکەیەی خۆش ئەمدا پەرلەمانەکەمان ئەوەی کرد ئێدە بە قیادەی حیزبەکەت بە ئەوەی بکە بابچی یەقەی دەسەڵات بگری بۆ لەو میلەت هەر خەریکن تەڵەیەکی بۆ میلەتەی دانێن معاشەکەی دیسان پاشەکەوتکەنەوە لی ببڕنەوە بیکەنەوە زۆرە ملی دەستخۆشی لێ دەکەم باڕێ لە برادەرانم نەگرم زۆر سپاس بۆ کاک حەمەڕەشید لە ژاراوە لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک عەبدوڕەحمان لە هەولێرە وەردەگرم کاک عەبدوڕەحمان سڵای خوا لەبێت السلام عليكم كاسة لزنارتي وكادري بيشتراني بالريز بحر درجة زوا زۆر سپاس کاک عەبدوڕەحمان گیان أستاذ يك لما بدي أكاني نيكولا ماكيافيل دلي مقطارة دي بخشة بسطلة وريقروا سطلة من هوليرة ما كي دلي أقراج بلى
جنازانم لە شێوەزاری سلێمانی چی پێ دەگوترێت قەتارەش ئەوە دیارە ئەوەی شتی پێ دەدۆپێنن لە چاو و گوێ شتیوە بە قەتارە بیبەخشە بەڵام دەسەڵە وەرێگرەوە لە 1995 وڵاتی سەرزەمین مامەستا لە یەک بستە عەردی ئەو جیهانەی ببینە ملەتێک بکوژی ڕوحی وەتەنی و قەومی بی بەقەد ملەتی کورد ئەو برایە خۆشەویستە زۆر داخم بۆی خوارد کە خۆی ڕێزی خۆی ناچار بوو پێشێل بکە ئەگەر یعنی ڕاستە دەڵێن ڕەشەبای تووڕەیی چرای عەقڵ دەکوژێنیتەوە ئەوە گەڵ ڕاستە ئەو برایە هیچی لە دەست نەهات لە حەیفان یعنی پەلاماری خۆیدا تەسەوورش بە ڕوحی نەتەوایەتی ڕوحی خەونیەت ڕوحی نیشتیمانی تا چ دەرەجەکدا بەزی ئەگەر ئەوە پلان نەبی چیترە چ ناوەکی لێ دەندرێت ئەرێ دەبی ئەمە مامۆستا چیۆدۆر هێرزلێکمان لێ هەڵشەوی کە فەرمووی ئەی جوولەکەی جیهان یەکگرن یا یەهود العالەمی ئتەحیدوا پەیامنێرەکی ڕزگاری نوێی سەریدەی ڕۆژنامەی ڕزگاری نوێی نەمساوی بوو دەوڵەتی ئیسرائیلی دامەزران کە هەموو ملەتەکە 7,950,000 نەفەرن بەشەریەتیش 8,021 ملیۆنە ئەوجا هەرچی ملیاردێرە ئەوجا هەرچی بلیمەتە لە 170 داهێنەران هەمووی ئەوانن دەوڵەتەشیان دامەزراندە لە ناو جەرگەی 57 دەوڵەتی ئیسلامی ملیار و نیوەک دەبی کەسێک ناتوانانی زەفەریان پێ ببە ئەوەیە ڕحیلەتەوەی ئەوەیە یعنی ئەوەیە يعني بڵێن پانابردنە بەر تەوزیفکردنی ئاینیان تەوزیف کرد ئەرض الميعاد على أساس خوا إبراهيمي خليلي فرموا كاكا أو عردائيتوه ونوكش الوالد كان بقدر السيري آسمان نظام تشيكي تفاصيل الناس وناوي زور باش دەشتانە ما کاگە ما مصاب 550,000 كيلومتر خاك مان هبو ستار أو خسي دوباره دكمو إستا ما معنا نمان ما 410,000 أليش بويتا كيشي بوك بينيها هەریەکە چەنگاڵ و چەکۆی بەدەستەوەی و پارچەی لێ دەکاتەوە کوردستان ئەو کێکەیە ئێستا وئیلا معقولە ڕۆڵەی کورد لە حەیفان پەنا بباتە بەر ئەوەی ڕێزی خۆی پێشێل بکات چوکی دەستی بە کەس ناشێ دوایە ئوستازی زۆر بەڕێز چ ڕۆژێک دەیتیتر قسە دەوڵەتی پێدا بمەزرێ حکومەتی پێ ڕاستە ڕێ بکرێ ئەدی جەنابتان نازانن جان ژاک ڕۆسۆ لە کتابەکەی العقد الاجتماعي دەڵێ حكومة ملت عقدك اجتماعية كفابل نبو بعقدك خوي عقدك هل دوشيتوا منتو جنابت او موبايل بجنابت دفروشم عقد لبينات طلم كاك بدو قصد بمدي قصدي يقم لأون دايمان قصدي دوم لأون دايمان كفابل نبوي عقدك خوي باطلك زور باشا زور سپاس بو كاك عبد الرحمن لا هوليرو لقل مناو دسمناي بيونديكي ديكا باوكي محمد لا سي صادق وردقرم باوكي محمد صلاحي خوالبت لای خاله داخل ماشین هەرچاوەکانم سواو ڕێزمەیە بۆ کەناڵەکەتان و وەختافەکەتان عزیزیت کاک باوکی محەممەد یاخۆ سەلامەت بێ سەرایە بۆ ئینا بەڵێ جیاوازێتی زۆر زۆرەکرێ بە نێوان ئەڵێ ناوچەگەریەتی زۆر زۆرە بە تایبەت چی هەولێر و چی سلێمانی ئەو لەولا زۆنی دەردە لەم لاستەوزە بەڵێ جیاوازێتی زۆر زۆرەکرێ هیچ هینێک نە لە نەک هەر لە هینی بانزیە لە هەموو شتێکە جیاوازیەکرێ شەڵا هەر بانزینەکە گوایە شەڵا یەکشی گوایە نەکرد هەر لە موچە هەر لە بانزینا هەر لە هەموو موچەشە زۆر جار ئەم زۆنەی ئێرە درەنگتر موچە وەردەگرن لەوێ موچەکانیان زووتر وەردەگرن ناڵێ نەک شەڵا هەر بانزینەکە گوایە بانزینەکە وایە قەیچێکە با هینەوە بەڵام هەموو شتەکان شەڵا هەر ناڵم هەر بانزینەکە گوایە لە موچە یعنی ئەو لێ معاشەکەم هێشتا هەر دیاری نەکراوە کە ئەدرێن یعنی لە هەموو شتێکا جیاوازیەکێ زەو پیاوەی پێشەمە کە نازانەوەی سەدام حوسێن گۆڕ بە گۆڕ بێ بەڕاستی لێریداوەتی ئەوەی سەدام حوسێن کردی بە نیر ئەوێ ئەمان نەیان کرد یعنی ئەمان لە سەدام حوسێن زۆر بە خراپتر کردیانە و سەدام حوسێن لێریگاداڵێ هیچی نەکرد نە خەڵک برسی بوو نە خەڵک لێریگاداڵێ معاشی دواکە و هەشتا شەڕ ئێران عێراقی در یەک ساعت معاش دوانەکە و ڕاستە باوکی محەممەد بەڵام نەباڵی گرانە کرد بە لایەنگریکردنی ئەویش بەشدارەبی لە هەموو تاوان و ئەو کارە
کردەوە قێزەونانی کە ئەنجامی دا و ڕاستە دۆخی ئابووری بە ڕادەیەک باش بوو هاوڵاتیان بەڵام لەولاوە ئەمن و ئاسایشی وڵات هیچ باش نەبووە بەدەگمەن هەیە بنەماڵە هەیە لە هێرێمی کوردستاندا کەسێکی بە دەستی سەدام نەکوژرابێت یعنی باشە خۆستەکەی تەواوە بەڵام یعنی ئەمانەیەمان لەوان باشترن ئەسەم بەخوا ئەمان دەرکاری زۆر لا خراپترن ئاوەتانێ سوتایەتی بە حەچی مامۆستای ئاینیە پێسوودایەتی ڕاستی کێوانەیە کرد ڕاست زۆر باشە زۆر سپاس بۆ باوکی هەر سەدام حوسێن ئەگەر جاشەکان نەبوو نایە ئەمان لەگا سەدام حوسێن ئەم لاگوشانەی چۆن ئەیانزانی سەداکاکە جاشەکانی خۆمادون ئاهاتن لەگا هەموو شوێنەکانی پێ پیشانان و سەڵک لێراکرد هیچ ئەینا بەخوا سەدام حوسێن هیچ کێشێکی لەوە کوردان نەبوو مەسەلەی مەعاشش سەدام حوسێن لە سەرانەوەی عێراق بە چەق لە ساعت دوودا هاتیا بە مەعاش بۆ مەعاش جوانەیەکە و ئەمان لەم لاوە ئەم هەموو نەوتە دەرێن ئەم هەموو خاڵک بوومرتیانە و ئەم هەموو مەرزی نادان باش ناخە و پەروێخانەکرد ئەی باشە بۆ مەعاش نادرین ڕاست زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە سەی سادق و دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک محەممەد لە دەربەنی خانە وەردەگرم کاک محەممەد یان سڵاوی خوا لێبێت باشی بەڕێزم هەرچاوەکانم خۆشی بەڕنامەکە لێرم زۆر سپاس کاک محەممەدیان کاکە من بە نسبەت ئەم بەنزینەوە باوەڕ بکەم من تا ئێستا بە بەنزینە 690 دینارەکەی شۆ یەک جار بەنزین نکردو هەر بڕایشم پێ نییە بەنزینش ناکەم مەسەلە ئەوە نییە بڵێ من پارەم نەیە و بەنزین ناکەم لەبەر کوالەتەکەیەتی جان لەبەر کوالەتەکەیەتی کورە بازانشی هیچ شتێکی کورد بەکەڵ نایە کاکە کورد جۆ بگرە ئەو کەسانی کە تەلەفۆن ئەگەن ئەڵێن سەدام وایە و سەدام ئەوەیە و سەدام باشە کاکە من نەزانم بە کێوە قساکەن کورد ئەزانی چۆنە کورد درۆزنە دزە خاینە تێگەی هەموو ئەوانەی ساڵ لە دەسڵاتان درۆزنن دزن خاینن دڵنیاوە ئەوە 100% نییە ئەو قسەی من لە سەریان تەطبیقە 100% ئەوانە خاین بەرامبەر میلەتە خاین بە حەد بەرامبەر خۆشیان خاینە ئەڵێ وەڵاتە 2000 ئەنفال و نازانم ئەی کێ شەڕی ناوخۆی کرد کێ شەڕی پەکەکەی کرد کێ شەڕی ئیسلامیەکانی کرد کێ شەڕی پارتیوێکی دەی بازیەوانە بۆ ناکەی ئەوە چییە فەرقیەیە لەگەڵ ئەوەیە کە سەدام ئەنفالی کردووە هیچ فەرقێکی نییە ئەمانە خاینن دزن درۆزن کاکەمانە ئەمانە درۆ کورە با بە 1000 کێشەی خۆر بەنزین نییە ڕێگەوبانە موچەیە هەلی کارە دانە مەزراندنە فەسادی ئەخلاقیە کورەجاچی ئەزانی چۆنە ئەمەنە کێشە لەسەر کەڵەکە بوو کاکە هەر لە ژمازنە نایە ئەوە خەڵک نییە خەڵک مێشکی لا کەشتی لە بینەشێتەوە تێگەی کاک محەممەد تۆ بۆچی بەنزینەکە ناکڕیت ئەم بەنزینەی کە بە نایکردن کاکە من هەر بڕۆ ئەزانی چۆنە خەڵک کاکەم لەو کۆ خەڵکە بیر ناکەم من حەز بەکرد کوردیش نەبووە برا حەز بەکرد کورد نەبوومە کاکە تێگەی زۆر باشە وەری ناگرم کاکە وەری ناگرم حەزم لێ نییە ناڕۆم سەرە بگرم خەڵک ئەزانی خەڵک ئەمڕۆ ئەزانی چی وەکو مێگەری لاتەوە مێگەر تێگەی داوایەکی خۆی ناکە زۆر باشە زۆر سپاس بۆ کاک محەممەد لە دەربەنی خان دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک دیاری لە سلێمانی کاک دیاری سڵاوی خوا لێبێت زۆر سپاس لەگەڵ چاوەماتێکم عزیزی ئەو برام لەگەڵا وڵایەتێک کە پەیوەندی لەگەڵا گیان کاک دیاری گوێم لێت نەبوو ئەو برام لەگەڵا ئەوەیە کە پەیوەندی لەگەڵا زۆر باش هەلوی چاماشن سەرچاوەکانم ناوی تۆ چی بوو کاک دیاری وەڵاهی برای کاک دیاری بەڵێ بەسەر چاوە بەس ئەزانی چۆنە یعنی ئێوە یەک کەسێکی زۆر هینن یعنی ڕووخاون کێ ڕووخاوە کاک دیاری ئێوە چۆن یعنی هەموو شتێکتان لەدەستەوە ئێمە یان هەموو میلەتی کورد هەموو نا ئێوە هەموو میلەتی کورتی لەدەستەوە بەس ئێوە یعنی ئێوە ئەوانن کانی کردیۆنە سەر ستافەکان و سەر سەوارەکان و سەر بەرنامەکانتان دیتر کاکە جان گۆڵ و تۆ دۆشاوەکەن بەیەک بەس ئێوە هەموو شتێکتان لەیەکداوە کاکە جان ئێوە واتان کردووە هەموو شتێک ڕووخاوە لە ڕووی ئەم وڵاتەیە زۆر باشە دەچمە لای پەیوەندێکی دیکە کاگەڤاڵ لە سلێمانی وەردەگرم کاگەڤاڵ سڵاوی خوا لێبێت سڵاو لە تۆ برای بەڕێزم سەرچاوەکانم کاگەڤاڵگەن باسە دەکەم بەڕێزی برای بەڕێزم سەبان ئێوە خۆتان ناوە ئۆپۆزیسیۆن بەڵێ بەڵام ئێمە وەکو میلەت گلینمان نێکە بەڵێ ئێوە کە حیزبێکی ئیسلامین بەڕاستی ئامۆژگاری باز بڵاوەکەن و خەڵکیشی سادەی لێەکە بەس با ئێوەش و یەکگرتوش هەردوو لاتان
وەکو شاسواری نەچوونایە ئەو کۆبوونانەوە و پێشوازیتان لە سەرۆکی هەرێم نەکردایە با ئێوەش بەرێک بوونایە و لە خزمەتی خەڵقا بوونایە لە خزمەتی میلەتا بوونایە لە خزمەتی حەق و ڕاستیا بوونایە ئەوەی کە بەشداری کە ئێوە بە خۆتان ناڵێن ئەم دەسەڵاتە خراپە ئەی باشە کە خراپە ئێوە بۆ لە کۆڕ و کۆبوونەوەکانە دەپێش هەموو کەسێکەوە دەگەریان لەدا ئێوەش نەچوونایە پێوازیتان لێ نەکردنایە بەڵام کاگە فازۆرێک لەو کۆبوونەوانە بە ئامانجی هەر خزمەتکردنی هاوڵاتیان ینی گەیاندنی دەنگی ناڕازی هاوڵاتیان لایەنە ئۆپۆزسیۆنەکان سەرکردەکانی ئۆپۆزسیۆن لەگەڵ دەسەڵات و لەگەڵ بەرپرسەکانی دەسەڵاتدا هەموو شتێکیان پێ دەڵێن ینی بۆ نە بەرپرسێ من ئاگادارم ڕاستەوخۆ بەسەرۆکی حیزبێکی گەورەم دەسەڵاتی وتووە تۆ گەندەڵی تۆ دزی لە وڵاتەکە حیزبەکەی تۆ بەرپرسە لە هەموو ئەم دزی و فزی و گەندەڵی کە لە وڵاتەدا ینی بەڕاشکراوی بەرپرسێکی ئەم ئۆپۆزسیۆنە ئەم کۆمەڵی دادگەری بەڕاشکای ئەوەی وتووە ینی ئیتر کۆبوونەوە بکرێ خۆ تەسەڵ بکات لە پێناو هیچ ئامانجێکی حیزبی نییە من ڕێزم هەیە تۆ بەڵام مۆزەکێکی لێ دانیشتوی دەسەڵاتی تۆژ نییە بەڵام من حەقیقەت دەڵێم کاگە بەڵانی ئەوەی کە حەقە 30 ساڵ تۆ قسە بکەی قسە دەوری نییە هەمی وەختی کردار هاتووە بەڕاستی وەختی ئەوەیە لەگەڵ میلەت هاوی برای ڕاستەکەی منیش لەگەڵەوەیان ڕاست تۆ جەنابتان هەردووتان هەم یەکگرت و هەم کۆما و ئێمە لەبارەی دین و ئاین و ئامۆژگاری چاک هەموو کردەوەتانتان کردەوەی چاکن پێناو خۆی گەورەی و ڕەزامەندی خۆی گەورەی ئێمە دەستخۆشیتان لەکەین بەڵام لەو بارەیە خۆتان هەڵاون نەدەسەڵات برای ڕاست گرنگە بۆی کە ئۆپۆزسیۆن لەم جارەدا لەم هەڵبژارنەی کە دێتە پێشی پلانێکی باشتر و تۆکمەتر ئەنجام دادوە لە پێناو بەرژەوەندی وڵاتیاندا گرتوبن برای بەڕێزم یەکگرتوبن ئەو سێ حیزبەتان کە با بڵێن گرەیتان لەم دەسەڵاتەی هەیە هەم لەبارەی دینەوە هەم لەبارەی ئاینەوە هەم لەبارەی نائەدالەتی خۆمانە هەر لەلایەکەوە نییە کە خراپن دراتە زۆر باشە بەڵام ئێوە گوناحە ئێوە کەسێکی باشن ئێوە کەسێکی بەڕێزن ئێوە حیزبێکی ئیسلامین ئێمە هەموو احترام بەوە ئەکەین ئەوەی کە ناوی خوابزانێتی ئێوەش ئەکا بەڵام ئێوە دەبەسە خۆتان جیاب بکەنەوانێت بەسە بەسیان پێشوازی لێ بکەن بابە قسە وەرناگرن جا کەس شتێک قسە وەرنەگرێت ئینسان بۆ سەری خۆی 30 ساڵ بەسە بۆ سەکردن زۆر سپاس بۆ کاگەڤاڵ لە سلێمانیۆ لەگەڵمان نام دەچمە لای پەیوەندێکی دیکە مام جەوهەر لە کۆیە مام جەوهەر سڵاوی خوا لێبێت سڵاو لە جەنابەت سەرچاوەکان سڵاوی خوا لە مسلمانانی تیای چاک عەلەیکە سەلام مام جەوهەر کام شت لە کوردستان چاکە کام شت ئایا چێتی پارتی میلەتیان بە کوردمایە ئایا 30 ساڵە چ لە بۆ کوردکرایە هەموو ئەحزابە سیاسیەکان هەمووی بەرپرسیانی لە وەزعی کام سەرکردە پرمێستی تیمسادە ڕێژوێ دێتە ناو میلەتەکەی بزانی وەزعی میلەت چۆنە ڕاست بە خلالی یەک ڕۆژی 22 کەسیان سعات هەست ئەمری ئیداریان دەچوە لە هەمان ڕۆژ سعات 2 پاسنی ڕۆیە خانەنشین کراین بە پلەی وەزیر هەر پارتی هەر منەتی بە کورتەر نەما یەکێتی سەروەتن خوا لەوانەی گۆڕیا خوا لە حیزبەکانی دیکەشی گۆڕی ئەوانش بە چوان بەرپرسیارن کە دەستنە کنێگەک عیبی خوایان نییە بکە قاقای پێکەنین و چەندن ملیۆن دۆلار دەوێت سیارەت دەوێت خانیت دەوێت پارەت دەوێت سەفرەت دەوێت لە هەموو لۆلەکەم لەوەتی ئەو سەرکردە دزانە باسی مافی کوردەکەن دەبا ئێستا کول لە قیمە بە 30 ساڵە حکومڕانی وەکو میرزی حوسنی بە بازە دەی چێ بەرپرسیارە بە هەمویان دژی فەقیرینە پێشەمان عادز نەبە حزب ئیسلامیەکان ئەودا عیلمانیەکان و ئەودا سۆسیالیست و ئەودا یەکسانیەکان هەر هەمویان درۆیە دەکەن بە گۆڕانیشتەوە هەر چی سەرکردەکی مردێ یەکشتم پێ بکرێ مەقەرەکان هەموو دەسووتێنن سەرکردەکان دەبەمە نوگرەی سەلمان هەرچی لە دوایەوە تێکەوە دەوڵەمەند بۆ پار و سەر و سامانیان لێ دەستێنمەوە ئەوەی بە عەمید و فەریق و پلەی وەزیر ئەوانش لیان دەستێنمەوە لەسەردا دەبێت هەمووی کۆکەیتەوە کێ حکوم کات ئاها با حەمەدی مەهدی بێ حەمەدی مەهدی جەلەو شعرەبی فەرموو باوای تفەنگم بۆ چییە گڕی سووری بۆ کوردم بێ شەق و لێدان و زیلەت زیندانێکە سەدامی بێ ئازاری کوردان تاکو بکەی بۆ ئازادی مەیسەر نەبێ ئازادی سیمای کوردانە دڵەکانمان گوشاد دەبێ کۆیلاتیشم بۆ چییە سەردەنشتی میلەتم بێ تاکەی کۆیلایەتی کوردان کاری دوژمن دووبارە بێ وەرەسەی کورسیشم ناوێ منداڵەکەت ئەنتەرم بێ شێوەی تۆ سەیرم بکە هەرجێ دەستی درست من بێ تاکەی دزینی ماڵی پر ئەم چاوە بە خۆڵ تێ دەبێ شوانی کوردان کوا لەکوێیە کە ئاگای لە میلەت نەبێ
لە بڕۆبارکە تاسووە کوردستان ڕزگاری دەبێ بێنی سوانی کودا شێوەی غاندی ماندی لا بێ ئەوش حەمەدی مەهدیە کە محەممەدە بۆ کوردە بێ کە محەممەدە بۆ کوردە بێ زۆر سپاس بۆ ئەوەی غەدر لەو ملەتەی دەکات دەرم خدایە ئەوەی دژی میلەتە وەکو سەدام بچێ بۆ پەتا تۆڵەی کوردی لێ بکرێتەوە لە مێژوی ڕەشا بنووسێتەوە ئینشاڵڵا خوا تۆ لە لەو سەرکردە داس ئەو ئەنفاسیانە دەکاتەوە کە ئێستا حکومڕانی کوردەکانی زۆر سپاس بۆ مامجەوهەر لە کۆیەوە لەگەڵمانە بوو بەڵام زان خۆشەویستان چەند کۆمنتێکی ئێوەی ئازیز دەخوێنمەوە کە یەکێک لەوانە کاک شاخەوان مەحموود دەڵێ بێدەنگی خەڵکو و بێهێڵوێستی دەسەڵاتداران ئەم دۆخەی دروست کردووە. کاروان هەمزە دەڵێ هەرچی کێشە هەیە خەتای خەڵکە بۆ ڕۆژی هەڵبژاردن ئەمانە دەچن و هەر ئەم دەسەڵاتە هەڵدەبژێرنەوە. سەردارڕۆڤ دەڵێت ئێمە میلەت بێدەنگین و بەرپرسەکانیش بە ئارەزووی خۆیان زوڵم دەکەن. هێرشنامێق دەڵێ هەتا کورد خاوەنی ئەم دەسەڵاتە بێت هەرگیز لەمە باشتر نابێت. بورهان علیش دەڵێ لەم وڵاتەدا یاسایەک نییە تەنها سێکتەرەکانی ژیان ڕێبخات تەنها و کۆمپانیەکان ئەم وڵاتە دەبن بەڕێوە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان بەردەوام چ لە ڕێگەی پەیوەندیەکانەوە چ لە ڕێگەی ئەو کۆمنتانەوە کە دەینووسن بۆ پیجی پەیام میشە گلەی و گازندەی ئەوە دەکەن کە حیزبەکانی دەسەڵات هەوڵ دەدەن تەواوی سێکتەرەکانی ژیان لە ڕێگەی کۆمپانیەکانیانەوە ببن بەڕێوە هەل لە باج و ڕسومات و زۆرێک بابەتی دیکە لە گرانبوونی نرخی شمەک و زۆر جار وەستانی سەرشەقامەکانیش خەریکە دەبێتە کۆمپانیاوە ئەمانە دانێ قازانچێک بەدەستبێن کە ئەم کۆمپانیانە زۆربەی زۆریان سەر بە دەسەڵاتن لەگەڵیشیدا لە ئێستادا بابەتی بنزین بە هەمان شێوە هەر دەکرێت لە ڕێگەی کۆمپانیەکانی خۆیانەوە ئەو بنزینەی کە دابش دەکرێت بەسەر شۆفێراندا نرخەکەی هەرزان بکرێت وە کوالیتەکەی باشتر بکرێت. چەند توێژینەوەیەک باسییان لەوە دەکرد کە ئەو بنزینی کە لە ئێستادا هەیە لە نێوەرین کورسانداوە ئەو ڕێکار و میکانیزمانی کە دەپاڵێورێت زۆر کۆنەوە زۆرێک لە وڵاتان وازیان لێ هێناوە چونکە ئەو مادە زیان بەخشانەی کە لە نێو بنزینەکەدا هەیە لە ڕێگەی ئەو میکانیزمی پاڵاوتنەوە لا ناچێت و هەر دواتر دەچێتەوە نێو ئۆتۆمبیلەکان و لە ڕێگەی دووکەڵ و کاریگەری دەبێت لەسەر ژینگە و لەسەر تەندروستی هاوڵاتیان کە بە شێواز لە شێوازەکان باز لەو دەکەن کە ئاوێتەی قورقشمی تایەکەم ئاوێتەوە دەکات بنزینەکە زیاتر بسووتێت و ئەمەش ژینگە پیس دەکات و کاریگەری لەسەر تەندروستی هاوڵاتیان دەبێت بەدەر لەمە هاوڵاتیان گلەی و گازندەی ئەوە دەکەن بە تایبەت زۆنی سەوز کە ئەمە لە نێو خەڵکدا بڵاوەکە باز لەو دەکەن جیاوازی دەکرێت لەسەر دابشکردنی بڕی بنزینەکە و جۆری بنزینەکە وەک لە ڕابردوو دابینیمان دوای ڕۆژێک بنزینی 800 دیناری گەشتە سلێمانی و دەوروبەری کە لە هەولێر دەستکرا بوو بە دابشکردنی و لە ڕێگەی بنزیخانەکانەوە دەدرایە شۆفێران. لەگەڵیشیدا لە هەرێمی کوردستاندا ڕۆژانە پێویستە 5,000 بۆ 6,000 لیتر بنزین دابین بکرێت تاوەکو پێداویستی ناوخۆ پڕ بکرێتەوە. بەڵام ئەوی کە لە ئێستادا هەیە ئەو بڕە کەمە و ناتوانێت پێداویستی هاوڵاتیان پڕ بکاتەوە لەوەی کە حکوومەتی عێراق 1 میلیۆن لیتر دەنێرێت کە لە ئێستادا هیچ بە شێوازە لە شێوازەکان لە چەند شوێنێکدا ڕاگیراوە هەروەها لە ڕێگەی ئەو بڕیارەی سامانە سروشتیەکانیش بڕیاری لەسەردراوە 2 میلیۆن لیتر بنزین بۆ هەولێر و دۆک و ناوچەکانی دەوروبەری و 1 میلیۆن لیتریش بۆ سلێمانی و هەڵەبجە و دەوروبەری دابین دەکرێت کە ئەم بڕێکی زۆر کەمەوە پێداویستی هاوڵاتیان و شۆفێرانی نێو ناوخۆ پڕ ناکاتەوە زۆرێک لە شۆفێران گلەی و گازندەی ئەوە دەکەن کە بەدەر لەوەی کە نرخەکە ئێستا هەرزان بووە بەڵام هەر خۆزگە دەخوازنەوە بەو بنزینەی کە بە نرخێکی گرانتر دەیکردن چونکە دوجار ئۆتۆمبیلەکانیان خراپ دەکات کوالەتی و بنزینە خراپە و بڕی تێچوونی چاکردنی ئۆتۆمبیلەکانیان زۆر جار هاوشانی ئەو نرخە بنزینە گرانە دەبێتەوە کە بە گرانتر بیکردن وەڵام کوالەتێکی باشتر بێ بۆیە گلەی گازندەیەکی زۆر هەیە لە جۆر و کوالەتی ئەو بنزینەی کە هەیە ئەم بنزینەی کە لە ئێستادا دابش دەکرێت لە ڕێگەی مەرزەکانەوە پشکنینی بۆ ناکرێت و ناخرێتە ژێر تاقیکردنەوە کە بزانن کوالەتەکەی تاچە ڕادەیەک باشەوە کاریگەری نابێت لەسەر ئۆتۆمبیلەکان بەڵکو لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە ئەو تاقیکە و پشکنیانی بۆ دەکرێت کە ئەمیش نازانێت بە چ ڕێگە و شێوازێک ئەو تاقیکردنەوەی بۆ ئەنجام دەدرێت و پشکنینی بۆ دەکرێت وە کوالەتی جۆری ئەو بنزینە چۆنە بەڵام زۆرێک لە توێژەران و کەسانی پسپۆل لەو بوارەدا پشکنینیان کردو بۆ جۆری بنزینە کوالەتیەکەی وەک پێویست نییە و کاریگەرێکی زۆر خراپ دەکاتە سەر تەندروستی هاوڵاتیان و کاریگەرێکی زۆریشی هەیە لەسەر ژینگە و دەوروبەری.
وەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن دەخوازم کە بڕگە و بابەتی ئەمڕۆمان جێگەی ئێوەی ئازیز بێت و بتوان ئێوەش لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنەکانەوە سەرنج و تێبینی خۆتان لەو بارەیەوە بخەنە ڕوو تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.